خۆشتان لەبێت لا بورگەیەکی نوێی تەندروستبە لەگەڵتانم لا بورگەی ئەم جارەدا باز لە کەمخوێنی دەکەم لە منداڵاندا. بزانین ئەو جۆرە کەمخوێنەی کە زیاتر لە منداڵاندا باوە چ جۆرێکە و نیشانەکانی چین بۆ ئەوی دایک و باوەکان بیناسنەوە کە ئەم نیشانە لە منداڵەکانیان نەدەرکەوت ئەوە منداڵەکان کەمخوێن و پێویستە ببرێتە لای پزیشکی پسپۆڕ. وەروەها بزانین پێویستە کە منداڵێک کەمخوێن بوو چ خواردنێک بخوات و چ خواردنێک نەخوات بۆ ئەوەی زیانی پێنەگەێنێت. لەگەڵمانە بن دەچێت لای دکتۆر ئازاد عەلی ئەحمەد پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان و تازەدایکبووان و گەشت. بەڕاستی کەمخوێنی یەکێکە لە باوترین ئەو نەخۆشیانەی کە مناڵان بەهۆیەوە ناڵێن لە هەمویان باوترە بەس یەکێکە لە باوترینیان خاستن لە تەمەنی دوای 2 ساڵی هەتا 6 ساڵی. جۆری زۆرە بە پێی هۆکارەکانی ئەتوانی دیاری بکەیت. هەنێکیان مەترسیدارن و هەنێکیشیان ئاساییە لە تەمەنێکی دیاریکراوە و ئەتوانین چارەسەری پێویست بە بگەین. باوترینی ئەو کەمخوێنیانەی کە لە مناڵە هەیە نەقسی مادەی ئاسنە بەهۆی ئەوەی کە پێویستەکە مناڵ بە بەردەوام ڕێژەیەکی دیاریکراوە لە ئاسن وەربگرێ بۆ ئەوەی بچێتە ناو پێکهاتەی خڕۆکەی سوورەوە و جسم بتوانێت بەهۆی ئەو ئامادە ئاسنەوە خوێن دروست بکە. ئەمەیان زۆرترین کاتەکان مناڵ کە بۆ پێوە ناڵێنێ ئەوەیە کە تقریباً 185 جۆری کەمخوێنیە بەتایبەت دوای 6 مانگی. بۆچی دوای 6 مانگی؟ لەبەرەوەی ڕێژێکی دیاریکراوی گەشە لە 6 مانگی سەرەتا شیر بە تەنها شیری دایک بە تایبەتی بە تەنها خۆی هەموو پێویستیەکانی تایە بۆ دروستکردنی خوێن و پێکهاتەی مادەی ئاسن و ڤیتامینەکانی تر و مناڵ پێویستی بە هیچ شتێکی دەرەکی نییە یا تەنانەت ئەگەر شیری قوتوش خوا ئەوانە تایەتی. کێشەکەی ئێمە دوای 6 مانگەوە دەست پێکا کە پێویستەکە بە خۆراکی تەکمیلە بۆی بچێتە ناو پێکهاتەی خڕۆکەی سوورەوە. من هەموو جارێ ئەڵێم خوێن وەکو سەقفی خانوویەک وایە کە گەرشیشی نەبێت سەقفەکە ڕاناوەستێ. ئاسن لە پێکهاتەی خوێنە دەوری ئەو شیشە بینێ بەبێ ئاسن خڕۆکەی سوور و هیمۆگلۆبین کە پێکهاتەی سەرەکی خوێنە دروست نابێت ڤیتامینەکانی تریش وەکو ڤیتامین بیەکان وەکو فۆلیک وەکو ئاستە ئەوان دیکەش بار کامە بە نۆعی دەوریان هەیە بەس زۆرترین و باوترین نۆعیان نەقسی مادەی ئاسنە کە لە دوای 6 مانگیەوە دەست پێکات و تقریباً تا ئەو کاتێک کە کەوتە سەر خواردنێکی تەواو بەردەوام بێت. ئاسنەکەش عادەتەن هەنێک چێتە ناو پێکهاتەی خڕۆکە سوورەکانەوە هەنێکشی بە خەزن لە جسما خەز نەبێت کە لە کاتی نەبوو نایە لە کاتی نەقسە دیسان جسم بەکارهێنێت. بۆ ماوە یەکە مۆزوعێکی ترە یعنی ئەمن باسی باوترینمان کرد باوترین جۆری کەمخوێنی بۆ ماوەی لە شتێکی ترا دەوری هەیە. بۆ نمونە لە تەلەسیمیا لەو نەخۆشیانەی کە خڕۆکە سوورەکان خڕۆکەی داسییان پێڵێن لەو خڕۆکە سوورانەی کە شکڵی خڕۆکە سوورەکە خڕە یان لە سەرەتانی خوێنخوای نەخواستە لەوانە بۆ ماوە زۆر دەوری هەیە. لە نەقسی مادەی ئاسنە ئەوەی کە باوترین نام و باسمان کرد زیاتر ئەوەیە کە تۆ چەندێ مادەی ئاسن وەرەگری بەشی پێویستی ڕۆژانەتەکە ئەگەر زیاد بوو جسم خەزنیەکە ئەگەر بەشی نەکرد بە نەقس هەڕوە و کە بە نەقز ڕۆی خڕۆکەی سوور دروست نابێ ئەمە واکە ببێتە هۆی کەمخوێنی. بۆیە ئەو جەنابەت ئەوەی باست کرد مەسەلەی وەرەسە یا بڵێن جەنێتیک ئەوە زیاتر عیلاقەی بوو جۆرە نەخۆشیانەی ترەوە هەیە وەکو تەلەسیمیا وەکو خڕۆکەی داسی وەکو خڕۆکەی سووری قڕی سووری خوێن و سەرەتانی خوێن تەبوان ئەوانە زیاتر بە واوە دەوری هەیە تا هەنێ نەخۆشی تریشەیە بەڕاستی یانی وەکو نەخۆشەکانی دەستگای هەرس کە تۆ پێویستەکە ئەو خواردنی کە خۆی ئەو ئاسنەکەت وەرگری ئەگەر نەقسێک هەبێت یا جاران زوو کرم هەبوو ئەو کرمانە ناوپۆشی ڕیخۆڵە ئەندا پۆشی نێهێشت ئاسن بڵێن
جسم هەڵی مژێ و ئیسفادەی لێ بکە ئەو جۆرانە ئەمە هۆکارن زیاتر بۆ مۆزۆی کەم خوێنێک هەنێ جار هەموو ئەم شانە تەواوە بەس جسم هەر مناڵ هەر تووشی کەم خوێن خاصن لەو مناڵانەی پێشوەختە لەدایکە بن مناڵانێک کە پێش 37 هەفتە لەدایکە بن ئەمە بەهۆی ئەوەی کە هێشتا جسمیان تەکمیلێ نەبووە بۆ ئەوەی کە هەموو شەکان دروستکە هەموو ئەنزایمەکانی تەکمیلێ نەبووە فترەیەکی گەشەیەکی سەریعیشەکەن و خوێنەکەیان خوێنی دایکیانە واکە ئەمانە هەموو دابەزێت و کەم دروست ببێت گەشەیەکی سەریع بکە بۆی ئەوانش تووشی کەم خوێنێ بن عادەتەن ئەو مناڵانەی تووشی کەم خوێنێ بن لە هەست بە ماندووبوون و داهێزراویەکەکەن و بەپێی نسبەکە چەنای نسبەکە کەم بێتەوە بەس بە زۆری هەست بە ماندووبوونەکەن لە ڕۆژنا زۆر ماندووە بن هەست بە ئازارێکەکەن لە جسمیانە کە نازانن و خەویان کەمە بێتەوە خواردنیان کەمە بێتەوە لاوازە بن لە سەیری دەموچاویانەکەی یعنی جۆرێک لە ڕەنگ سپیبوونی تایە کە بەپێی دەرەجەکانە گۆڕێت لەوانەیە بۆ کەسێکی بۆ دکتۆرێک بیبینێ بزانێت بەڵام لەوانێ بۆ دایکێک میان بۆ باوکێک کەمە زەحمەت بێ ئەوە کە سەیری پێڵی چاوی کات و بزانێ ئەمە کەم خوێنەیان و گەشەی باش نابێت و تەرکیزی باش نابێت نەخەو نەخواردن نەتەرکیز ئەمانە هیچ کامی باش نابێت و تەسیری تێک لە شەشمانگی یەکەمە شیر بە تەنها هەموو پێداویستەکانی گەشەیەکی تەندروستی مناڵی تایە دوای شەشمانگی ئێمە پێویستەکە خۆراکی تەکمیلە بدەین بە مناڵەکە تاوان ئەم خۆراکە بڵین پێکهاتەی سەرەکیەکانی لە ڤیتامینات و مادەی ئاسن و شتانە پێک دێت ئەگەر حتا شیرێکی زۆریش بخوات ئەگەر حتا شیرێکی زۆریش بخوات شیرەکەش زۆر بێ بیخوا هێشتا ئێمە پێویستیمان بۆ مادە تەکمیلەیە هەیە بۆی ئەو گەشتە تەندروستە بدا بە مناڵەکە بەڵێ ئەگەر بەس شیر بخوات دوای شەشمانگی بەس شیر بخوات بەڵێ بە تاکیدی هەر تووشی کەم خوێنێ بێت ئەگەر باسی کەمی مادەی ئاسن بکەین کە بەوتان باوترێنە ئەبێ تۆ زیاتر ئەو خواردانە خۆی کە دەوڵەمەنە بە مادەی ئاسن وەکو چی وەکو کەرەوز وەکو بیبەری شیرین وەکو شۆفان وەکو بڕۆکلی وەکو هێلکە وەکو گۆشتی سوور ئەگە بە پێی تەمەنەکەی گونجاو بێ و میوەکانی تریش بەعام کە دەوڵەمەندن بە فۆلیک و مادەکانی تر ئەمانە زەڕورە بیخوات چی نەخوا باشە تاوان فاستفودێکە لە خۆراکە زەرمەندەکانە بۆ جسم بە هەموو نەوەکانیەوە بۆیە بواکەین زیاتر لە خواردنی دەرەوە خواردنی دوکان تاوان ئەو شەربەت و کێک و بیپسی ئۆشتانش کە فترەیەک باوە بۆی ئەیان خوارێستا بە خۆشحاڵیەوە کەم بۆتەوە یا دایک و باوکە خۆیان نای هەڵەن سێتەریان کردو ئەوانە هەمووی تەسیری هەیە لە هەمووان خراپتر بۆ مناڵی بچووک ئەویش بە خۆشحاڵی و کەموتەوە چاو مادەی کافاینە یعنی باش وایە ئەسڵەن هەر نەیخوات یا ئەگەر مناڵێک کەمێک گەورەتر بوو خواردی زۆر بە کاڵی بیخوات و فترەی بینیان خواردن و چا خواردنەکە زیاتر لە ساعت و نیوێک بێت بۆ ئەوەی چکە مادەی کافاین یا مادەی ئەوەی کە لە چا هەیە ئاسنەکە وەرەگرێت و لەگەڵ ئیشی هەرسا ئەیکاتە دەرەوە و جسم ئیسفادەی لێ ناکە بۆیە بە کورتی بیڵێن خواردنەکانی دوکان وشت ئەوەی کە حازرەوە خۆی ناقوت و معلەباتن خواردنە فاستفودەکان ئەوانە باش نییە چا باش نییە قاوە باش نییە کە دەوڵەمەندم مادەی کافاین بیپسی باش نییە و ئەبێ تەرکیز هەبێت لەسەر کاتی ناخواردن و خواردەکانی دەرەوە بۆ فترێکی دیاریکراوی زیاتر لە ساعت گەورەترین سیستەم کە لە لەشە ئیشەکات مەسەلەی سووڕی خوێنە کە ئەمە دڵ و مرولەکانی خوێن و ئەمانە هەموو ئەگرێتەوە تۆ ئەگەر مەزرعەیەکت هەبێت بتەوێ بەخێوێکی دار و زەڕاعەتی لێپیاکەی ئەبێ کێڵان و ئاودان و هەموو شتێکی مەزبوط بێت جسم عینەن ئەو حاڵەتەیە ئەگەر تۆ بتەوێ گەشەیەکی تەندروستت هەبێ بەڵێ ئەبێ خوێنت لە حەدێکا بێ کە بتوانێت پێداوی چکە ئیشی سەرەکی خوێن گەیاندنی خۆراکە بە خانەکانی لەش و گەیاندنی ئۆکسیجینە بە خانەکانی لەش و دەرکردنی مادە زیان بەخشەکانە لە ناو خانەکانی لەشە ئەگەر ئەمە کەم بوو معناوایە تۆ زەڕاعەتەکەت خەریکی بە پەرداخ ئاوێدەی ئەمە قەت فریای ناکەوی خوێن ئەگەر کەم بێت لە لەشە بێجگەل لەوەی
تەسیراتی خراپی لەسەر دڵ ئەبێت بەوەی کە جسم پێویستی بەو خواردن و ئۆکسسیجینە هەیە و دڵ ئەبێت زیاتر سەر بێت بۆیە تاسی لەسەر دڵەکە تاوان گەشەکەشی زۆر زۆر خاوێ بێتەوە و تەرکیزی نییە خاستن لە 3 ساڵی یەکەمی گەشەی مێشکی مناڵەکە کە زۆرترین گەشاکە و زیاتر پێویستی بۆ مادە مقەوی و فۆلیک و ئاسن و ڤیتامین سی و ڤیتامینەکانی ترە بۆ ئەوەی گەشەیەکی باش بدا بە مێشکی مناڵەکە لە 3 ساڵی یەکەم چکە زۆرترین گەشەی مێشک لە فترەی 3 ساڵی یەکەمایە و سەریعترین گەشەی جسم لەو 3 ساڵی یەکەمایە بە قەناعەتی من لانی کەم 6 مانگ جارێ زەڕورە ئەو فەحسانە بکرێت خاستەن بۆ دایک و باوکێک کە تەجروبەی یەکەمیانە مناڵ نازانی یا سەقافەی ڕۆشنبیری تەندروستی لای خۆمان کەمێ زەعیفە بۆ ئەوان بڵێ پێویستە 6 لانی کەم 6 مانگ جارێ بەپێی مناڵەکە ئەگە مناڵەکە پێشوەختە بێت ئەوە ئەبێت ئێمە تقریبەن 3 مانگ جارێ یا حتا زووتریش ببینرێت چکە ئەو احتیمالە هەیە خوێنەکەی دابەزێ فحسی خوێن بۆ چەکی مناڵەکەت لە ساڵێکا لانی کەم 2 جار بۆ 3 جار زۆر زەڕوریە خاستەن ئەگەر هەست بکا دایکەکە بە لاوازی مناڵەکە بە بێتەرکیزی مناڵەکە ئەو مناڵانەی لە مەدرسەن مامۆستاکەیان گلێلیان هەیە ئەو مناڵانی دایک و باوک ساڵیان پێکەن تێگەن لەوەی کە درەنگ شتەکان وەرەگرن یا مناڵێ مقارنەی بین مناڵێک لەگە مناڵێکی ترە بەڵام لانی کەم تا دڵنیابوونەوە ئەگەر دایک و باوکەکە هەستیان کرد بەوەی کە ناتوانن یا نازانن ئەم مناڵە بۆچی لەگەڵ مناڵەکانی تریای وەکێک نییە یا لەگەڵ هاوپۆلەکان یا لەباری زیرەکەی وەکێک نییە ئەو کاتە بەڵێ زەڕورە بێ هەر بەربکرد پارێزەکان وەک وتمان ئێمە ئەبێت لە خواردنەکانی دەرەوە خواردنی دوکانەکان خاستن لە پێش ژەمەکانە ئەبێ خۆ پارێزێت خواردنەوەی چاو قاوە و ئەو مادانەی کە کافاینی تایە وە تایبەت دوای خواردنێکی دەوڵەمەند بە ڤیتامینات زۆر زیانبەخشە بەوەی کە هەموو ڤیتامینەکە لەگەڵ خۆیان بە دەستپێکردنی خواردن لە مناڵی ساوای دوای 6 مانگیەوە بەپێی ئەو تەمەنانەی بەپێی ئەو خواردنانەی بەپێی ئەو کاتانەی کە ڕێپێدراوە بۆ ئەو مناڵە لەو تەمەنە زۆر زۆر زەڕورە خواردنی میوە و سەوزەجات و ئەو شتانەی کە ئەزانم مناڵ کەمێک زەحمەت ئەتوانێت سەوزە و ئانە بخوا یا حەزی لێنە بەڵام تێکەڵکردنی لەگەڵ ئەو خواردانەی کە ئەو حەزی لێیە هەم لەباری ڕەنگی خواردنەکە هەم لەباری تامی خواردنەکە هەم لەباری بۆنی خواردنەکە ئەگۆڕێت بەو شەرتەی بە شێوازی تەندروست دروست بکرێت بۆ ئەوانەی کە نەقسی مادەی ئاسنیان یا کەم خوێنیان هەیە بەپێی بەهۆی نەقسی مادەی ئاسنەوە